بسم الله الرحمن الرحيم وبه نستعين صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد درسي أمشومان لجيان نامي پیغمبر صلى الله عليه وسلم أو أبو لدرسي رابردودا باسی ئەوەمان کرد کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لەناو شاری مەککەدا کە پەیامی بۆ هات لەلایەن خوداوە نەیەتوانی ئاشکرای بکە واتە بە سڕی بانگەوازی خەڵکی ئەکرد بە نهێنی. بەڵام ئەمشەو ئەچینە سەر باسێکی تری، ئەوش ئەوەیە خوای گەورە و میهرەبان فەرمانی پێ ئەکات کەوا ئەم ریسالەیە، ئەم دینە، ئەم دەعوەیە ئاشکرای بکە، با خەڵکی مەکە بزانن تۆ پێغەمبەری و لەلایەن خوای پەروەردگارەوە قورئانت بۆ دائەبەزێت، بۆ ئەوە هاتووی کەوا خەڵکی ڕزگار بکەی لە کوفرەوە بهێنیتە ناو دایرەی ئیمانەوە، خەڵکی ڕزگار بکەی لە ئەوەی کەوا سیلەی ڕەحم جێبەجێ ناکەن، لەوەی کەوا زوڵمەکەن، لەوەی کەوا تەعەدا ئەکەن، عیبادەتی بتەکەن، ئاشکرای بکە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەوش ئەوەیە خوای گەورە و میهرەبان لە قورئاندا ئەفەرمێت لە سوورەتی ئەشعەڕا ئەفەرمێت ئەم ئاەتانە دابەزی و ئەمری کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا ئەم دینە بگەێنێتە خەڵکی. ئەفەرمێت فلا تدع مع الله إلها آخر فتكون من المعذبين وأنذر عشيرتك الأقربين واخفض جناحك لمن اتبعك من المؤمنين فإن عصوك فقل إني بريء مما تعملون وتوكل على العزيز الرحيم الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين. أم آياتان دابزي نكن شريك بوخوا قرار بدن ولا تدع مع الله إلها آخر، هاوار نكي لكسيكي تري لخير خواي گەورە و میهرەبان. یەکتر ئەو کەسە هەر کەسێک بێت وەلا خوای پەروەردگارە فەرمێت فلا تدع مع الله، نەکەن هاوار بۆ خوا بکەن و هاوار بۆ یەکێکی ترش بکەن، بۆ بتێک بێت، بۆ پێغەمبەرێک بێ، بۆ مەلائیکەیەک بێ، بۆ جنێک بێ، بۆ قەبرێک بێت، مەمنوعە لە شەرعدا، حرامە. خدا ئەفەرمێت ئەگەر ئاوا بکەن ئەوە عەذابتانە دەم. هەر لە بیدایەتی ئەم دینەوە ئەم ئاەتانە دابەزی زۆر گرنگە. ئەم دینە یعنی عیبادەتی خوا، چونکە خوای تەعالی ئەفەرمێت وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، ئێمە بۆ ئەوە دروست کراوین عیبادەتی خوا بکەین. عیبادەتی خوش ئەبێ بە تاک و تەنها عیبادەتی خوا بکەین، ئەبێ ئەو خوایە بناسین، صفەتەکانی خوای گەورە بناسین، ناوەکانی خوای پەروەردگار بزانین مانای چییە. ئابەو شێوەیە و بەردەوامش ئەو ئاەتانە لەگەڵ ئێمەیەتی و هەتا وەکو ڕۆژی قیامەت، وەکو لەگەڵ کابرایەکی سۆفیا مناقەشەمان کرد، ئەویت کاکە ئەم ئاەتانە دابەزیوە، ئەم قورئانە کە دابەزیوە بۆ سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزیە و بۆ موشریکەکان دابەزیە. ئێمە مادام شایەتمان دێنین هەرچی یەکەی ناکەین قەی ناکە، ئیتر قەی ناسوژدە بۆ قەبرە بەی، حەیوان سەرە بڕی بۆ یەکێکی تری، هاوارەکەیتە کەسێکی تری، عەقڵیەتی ئاوا بوو. نە ئەم ئاەتانە بە بەردەوام لەگەڵماناتە. بۆیە موعجیزەی قورئان، گەورەی قورئان ئەوەیە. و ئەهلی سونەت و جەماعەت بیرروباوەڕیان وایە نەکو وەکو بیرروباوەڕی خەوارج کە لە خۆڕایی خەڵک کافر بکەی. نە ئێمە کەسێک کافرەکەین کە خوا و پێغەمبەری خوا کافری کردووە.
و نەژبێ کەسێک وابێت بڵێ نە کەس کافر نییە، بەڵێ کافر هەیە. زۆر پرسیارە کرێ کە کەسێ ئیمامەتیەکە بۆ خەڵکی، ئەم کەسە عەقیدە و بیر و باوەڕی وایە کە دروستە هاوار بکەیتە غەیری خوا. قەیچێکە ئەڵێ مادام ئەڵێن خوایەکە کەوتمان لا إله إلا الله يعني لا خالق إلا الله، تەواو هیچ مەخلوقێک نییە إلا الله نەبی. ئەوە ئەبوو جەهلش عەقیدەی وابوو. ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن الله. ئەگەر پێیان بوترێت کێ ئەرز و ئاسمانەکانی خەڵق کردووە، لە وەڵامدا ئەیانوت الله. ئەوە معنای ئەوە نییە. پرسیارە کرێ کەسێک بیر و باوەڕی وایە، ئیعتیقادی وایە کە هاوارکردن بۆ غەیری خوا دروستە، قەیچێکە. بە خەڵکیش کەڵکێک پرسیارە لێ بکارێ مامۆستا دروستە هاوار بکەینە پێغەمبەرێک، هاوار بکەینە مەلائیکەیە، هاوار بکەینە ژنێک، و بڵێ قەیچێکە. و ئەم ئیمامە بۆی ڕۆنەوە بکرێت و پێی بوتری ئەو شتە نابێ ئاوا بێ. زیاد لە 700 ئاەت لە قورئان هاتووە خوددا ئەفەرمێت ولا تدعو من دون الله، هاوار مەکەنە غەیری خوا فتكون من المعذبين. ئەگە ئەم کەسە بەردەوام بوو، بیر و باوەڕی ئەهلی سونەت و جەماعەت وایە کە لە پشت ئەو کەسەوە نابێ نوێژ بکرێت. نوێژکردن لە پشت ئەو کەسەوە بەتاڵە. وەکو فتوای شەیخی بن باز ڕەحمەتی خوای لێبێ، شەیخ بن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ، شەیخی ئەلبانیش ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ. ئەوە بەو شێوەیە. لە پاشاندا خوددا ئەفەرمێت وأنذر عشيرتك الأقربين. أنذر ئاگاداریان بکەرەوە کە خوای پەروەردگار عەذابی هەیە، کە حسابێک ها لە پێشتان، کە قیامەتێک ها لە پێشتان، کە جەهەنەمێک ها لە پێشتان. ئەنذر عشيرتك الأقربين، خزم و کەس و کارە نێزگەکەت ئاگاداریان بکەرەوە، بڵێ کە ئەم بتانە ئێوە ئەیپەرستن چەند ساڵە لا ينفع ولا يضر، زەرەر و قانجازیان نییە هیچ. هاوار بکەنە ئەڵڵا، عیبادەتی خوا بکەن بە تاک و تەنها، سوژدە بەس بوو ئەڵڵا بەرن، پێیان بڵێ من پێغەمبەری خوام. عەشیرەتەکەت قەومەکەت پێیان بڵێ. ئەوە بوو وەکو ئیمامی موسلیم بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێت كاتي أم آية دابزي صعد النبي صلى الله عليه وسلم على الصفا فجعل ينادي يا بني فهر يا بني عدي بانجي قريش يكرد شو بان كيوي صفا دنجي برزا وكر في غمصة صلى الله عليه وسلم كردي بهاوار ورن أي فلان قوم أي فلان عشيرة أي فلان ابن مالا كأم دنجا بيابو هواش يواش همو خلقي خروب أو شي نتوايا كسيكي أنار داويد بالربزاتشي أو دنجا دنجا أو أبو هميان خروبون أهل قريش همو يخروبو پیغمبر صلى الله عليه وسلم بياني فرمو أرأيتكم لو أخبرتكم أن خيلا بالوادي تريد أن تغير عليكم آية خبرت عن بي بدم أقل بيتان بلهم جيشك أو تعالى پشت أم شاخوة جيشك إساكتي أداب بانتانا أكنتم مصدقي آية من براس أزنا من براس أكنوا من براس أخنوا وتيان بلي براست أخينو تو چي بلي تو راسك هيز درومان لتو نبينيوا ما جربنا عليك إلا صدقا بس راسي ما لتو بينيوا أم جاء پیغمبر صلى الله عليه وسلم فرموي فإني نذير بين يدي عذاب شديد من أقدارتانا كمو كعذابك زور قرص تنوتيج هالا بيشتانوا حساب هالا بيشتانوا جهنم هالا بيشتانوا عبادتي خوابكن بوشي ودا ككاتي أمي فرمو بانقوازي قومكي كردو هموي أم جاك أي فرمو يا بني كعب بن لؤي أنقذوا أنفسكم من النار يا بني مرة بني كعب أنقذوا أنفسكم من النار يا بني عبد شمس يا بني هاشم أنقذوا أنفسكم من النار يا بني عبد المطلب أنقذوا أنفسكم من النار يا فاطمة أنقذي نفسك من النار فإني لا أملك لكم من الله شيئا همو يبان جاني كرد حتى فاطمة كتشي وتي ورن خوتان لآقري جهنم رزقار كن
من هیچ دەسەڵاتێکم نییە بۆ ئێوە لە ڕۆژی قیامەت ئەگەر ئێوە خراپەکار بن، ئەگەر ئێوە شەریک بۆ خوا قەرار بدەن. فإني لا أملك لكم من الله شيئا. كاتي أماني بيفرمو بيغمبر صلى الله عليه وسلم يشك راس وبو كمامية أبو لهب بيوت تبا لك سائر اليوم ألهذا جمعتنا تبا لك. ألو كاتتا جوني داوى بيغمبر صلى الله عليه وسلم دعاء شر كل بيغمبر صلى الله عليه وسلم أم جاك أم سورة دابزي كوا أبو لهب يشتان الرئك لبان زوي چەند ساڵێکی تر ئەژێت خوای پەروەردگار سوورەتێکی داگر تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب. هیچ ئیسفادەی نییە ئەو ماڵەی کە خڕێکاتەوە کە پەیای ئەکا. بۆچی لەبەرەوەی کافر بووە ئەم کەسە بێباوەڕە. سيصلى نارا ذات لهب أشيت آقريك وآقريك قرقردوي برقلبا أشيت آقروا يتر خلاص أما وميدي أويتيانا ما كأم كسر روجة للرجان بلي لا إله إلا الله وميدي أويتيانا ما كبيت بلي أي بيغمبري خواه من إيمان مهاورت خواهي پروردگار ختمي ليدا. أم سورتي تبش هو الهلاك والخسران بەو شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بانگەوازی خەڵکی کرد هەمووی ئاگادار بووە کە من پێغەمبەرم و کە ئاگادارتانەکەمەوە. بەم شێوەیە هەندێکیان زۆریان چارەیان دا بە یەکە و دەستیان کردە جوێندان و قسەکردن. بۆیە ئەمش ئیسفادەی ئەوەی لێکرێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 ساڵ بەس بە کپی ئەو دینەی ئەگەیاندە خەڵکیە. لدواي 3 ساڵەکە ئەمجا خوای پەروەردگار ئەمری پێی کرد وأنذر عشيرتك الأقربين. أما يك دوهم أوتا لفرمودكيا أفرميت إني لكم نذير مبين من نذير بو إيوة أقدارتانا كموا فائدي أويا كا أقدار بين وأفرميت وأنذر يا أفرميت يا أيها المدثر قم فأنذر وأنذر عشيرتك الأقربين إني لكم نذير بين يدي عذاب شديد. أما أوا أجينيت همو كسيك بانجوازيك بولاي خواي پروردگار دائما هرشي زياتر بيت كهرشي زياتر بو باسي آقر قيامة حساب بو أم كسك إيمانها وردهات بيشوا أو كاتا بشراي بي أدريت بوعدكاني خواي پروردگار بو أو كساني كولامي أم دين أدنو أم جاك هواش هواش أبيت بترغيب وترهيب. فائدي دوم أويا همو كس أبي جاري لبدايته لعقيدة ودسي بيبكا ابدأ به وأصلح عقائد الناس. خوت أبي عقيدة باك بي بيرو باورد باش بي وخلشي أقدار بكيتوا كبيرو باوريان باك بيت كاكا أو نالا كرئيس فادي بو كس نية كس يكدبيني أويا نصيحتي بكا أو برو كفري أبا أم دعاء سيسوچكانك كس نازانه چيتيان نسراوا توكل مكان السر أو إسفادي بوتنية أبم شيوانا چاوزار إسفادي بو كسنية أو ميرگشينة إسفادي بو كسنية لزرر زياتر أبي خلقي هواش هواش عقيدة باك وبيت بويا بيغمبر صلى الله عليه وسلم خواهي جورو مهربان هل لبداية بي فرميت فلا تدعو مع الله إلها آخر فتكون من المعذبين وأنذر عشيرتك الأقربين. بداية بوشيوية دوهم أويا بوشي يعني مواجهي أبو لهب كمامي بوشي بوشيوية بو كوا أموتي من بيغمبرمو آقادارتانكمو أم جيب جيوتي تبا لك بو أوي أمش خواهي پروردگار إذا إرادي لسريتي لكي يتضح للجميع أن هذه الدعوة ليست دعوة عشائر بوي خلقي بزاني أم بانگوازي عشائرينية أما دين أما بيغمبر أما قرآن بويا ما مي هلس يجيب جي قسي بيكا بوي بو خلقي دربكوية أجر أم محمد صلى الله عليه وسلم أجر ما بسي قومكي خوي بيتو ما بسي أو بيا كرسي ومنصبي دسكوية
جێبەجێ مامەی هەڵناسی و قسەی پێ بکە کەواتە ئەمە دینە بۆیە خوای پەروەردگار ئیرادەی ئاوها بوو. خاڵێکی تر لەوانە ئەگەر کەسێ بانگەوازی خەڵکی ئەکا بۆ لای خوای گەورە و میهرەبان، ئەگەر قسەیشی پێکرا، ئەگەر لەوانەیە هەڵوێستێکی خراپ بەرامبەری بکرێ، جێبەجێ فکری ئەوە بکاتەوە کە ڕۆژێ لە ڕۆژان پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبان کێوی سەفا بە خەڵکی ئەفەرمێت ئاگدارتانەکەمەوە مامەی هەڵەسێ جوێنی پێدا. ئەوە بێن و فکری خۆت ممکنە جوێنت پێ بدرێ، ممکنە قسەت پێ بکرێ، ممکنە پێت بوترێ درۆزن، پێت بوترێ ئەمە تو لە خۆتەوە هاوردوتە، ئەو شتانە هەمووی ئەوەترێ و وتراوە. فلەسەر ئەو کەسە ئەبێ سەبر بگرێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن سەبری کرد. خاڵێکی تر لەوانە معجزەی قورئان، ئەو قورئانە عەظیمە کە ئەم سوورەتە دابەزیوە پڕی لە دەرز و عیبرەتە، و سوورەتی تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب گەورەترین معجزەیە کە ئەم کەسە ئەم شەخصە لەسەر زەویدا ڕێئەکا وەکو وتمان ختمی لێدرا کە ئەم کەسە جەهەنمی و ئەبێ بچێتە جەهەنم و هەتایە کەسێکی کە لە ڕق و عینادا. خاڵێکی تر لەوانە خوای گەورە میهرەبانە فەرمێت ئینا کەفەیناکە المستەهزئین، ئینا کەفەیناکە المستەهزئین. ئەگەر کەسێکی بەدەسەڵات و بەقەوەت صاحب سوڵتان ئەگەر یارمەتی کەسێ بدا پێی ئەڵێت من حیمایەتی تەکەم، من مەقەیەتی تەکەم، من نایڵم کەس دەست درێژیت بۆ بکە، ئەمانە ممکنە، بەڵام ناتوانێت بڵێت من زمانی ئەوەت پێ ئەدەم کە کەس گاڵتت پێ نەکاو، یا ئینا کەفەیناکە المستەهزئین، یا ئەو کەسێک کە گاڵتت پێکا ئێمە بۆ تۆ بەرز بین. ناتوانێ وا بڵێت، چونکە گاڵتەکردن جاری وهەیە بە چاو ئەکرێ، بە دەم ئەکرێ، بە ئیشارە ئەکرێ، بەڵام خوای پەروەردگار کفایەتی ئەو پێغەمبەرەی کرد صلی الله عليه وسلم فەرمووی ئینا کەفەیناکە المستەهزئین. ئابە و شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگەوازی خەڵکی کرد، ئاشکرای کرد دەعوەکە لە ناو خەڵکیدا. هەرسان مشریکەکانی قوڕەیش، کوفاری قوڕەیش زانیان هێواش هێواش وا خەڵکی ئیمانی پێدێنێ، خەڵکی وا ئەکەوێتە دوای. چی بکەین؟ هەڵەسان مشاوەرەیان نەکرد، هەر شەوی لە ماڵێکدا ئەنشتن، چی بکەین لە محەممەدا، چی بکەین لە هاوڕێکانی. ئەوە بۆ قسەیان کردە، یەک وتیان وەرن با دەست بکەین بە گاڵتەکردن پێی، بە جوێندان پێی، بە قسەی درۆ پێی، بەشکم هێواش هێواش ناشرینی بکەین بە قسەکانمان بۆی خەڵکی لێی بڕەوێتەوە. یاخە ناخۆشە کەسێک لە ناو کۆڵان و لە ناو بازارە دائیمەن بڕێ کەس بکەوێتە دوای تۆ درۆکەی، تۆ شتێتی، تۆ ئەوەی. بەڵام خوای پەروەردگار فەرمووی ئینا کەفەیناکە المستەهزئین. ئەوەیە خوای گەورە میهرەبانە فەرمێت وإذا رآك الذين كفروا إن يتخذونك إلا هزوا أهذا الذي يذكر آلهتكم وهم بذكر الرحمن هم كافرون. خوای پەروەردگارە فەرمێت کاتێ بێباوەڕەکان تۆیان ئەبینی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چیانە کرد؟ گاڵتەیان پێتە کرد. إن يتخذونك إلا هزوا، ئەیان وچی ئەهذا الذي يذكر آلهتكم، ئەمەیە وا باسی بتەکانتانەکە، ئەمەیە وا جوێنەداتە ئیلاهەکانی ئێمە، قسە بە ئیلاهەکانی ئێمە ئەکا. ئەوانش وهم بذكر الرحمن هم كافرون، لە هەمان کاتە خۆیان بێباوەڕن. خوای تەعالا ئەفەرمێت وإذا رأوك إن يتخذونك إلا هزوا، کاتێ ئەتیان بینی هەڵەسان گاڵتەیان پێتە کرد. ئەیان وت ئەهذا الذي بعث الله رسولا، خوا کەسی نەدۆزیێتەوە، ئەمە نەبێ کردێتی بە پێغەمبەر. إن كاد ليضلنا عن آلهتنا لولا أن صبرنا عليها، خەریکە لە ئیلاهەکانی خۆمان لامان ئەدا، لە ڕێگا ڕاستەکەی خۆمان لامان ئەدا، خۆیان بە ڕێگای حەقە زانی. لولا أن صبرنا عليها، ئەگەر ئێمە سەبرمان نەبێت لە عیبادەتی بتەکان لامان ئەدا هێواش هێواش. خدا ئەفەرمێت وسوف يعلمون حين يرون العذاب من أضل سبيلا. بەڵام ئەیبیننەوە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە کاتی ئەو عەذابە ئەبینن، ئەمجا کە ئەزانن چێ گومڕایە، چێ لە ڕێگای حەق لای داوە، طبیعی ئەوان لایان داوە. إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون.
مجریمەکان بێباوەڕەکان کاتە ئیماندارانیان بینی دەستیانە کرد بە پێکەنین وإذا مروا بهم يتغامزون کاتێ بیاندای بە بەردەمیانە بە کەمیانیاندا ئەنا سوکایەتیانیان پێکرد وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا فكهين وإذا رأوهم قالوا إن هؤلاء لضالون أما نصر للشواوة كاكا ما نصر للشواون أما قصي مشركة كان بو پیغمبر صلى الله عليه وسلم جارێکی تری بەوەی کەوا ئەمجار ژیۆنی پێ بدەن تۆهمە بدەنە پاڵی بۆ ئەوەی خەڵکی بگەڕێتەوە لەو دینە هێواشەواش پەرەیسەن خەڵکی ئیمانی پێدێنێت خوای پەروەردگارە فەرمێت وقالوا يا أيها الذي نزل عليه الذكر إنك لمجنون أيو كسيك وقرآن بودا بزيوا بتأكيد توشيتي بلام خدا أفرمت وإن يكاد الذين كفروا ليزلقونك بأبصارهم لما سمعوا الذكر ويقولون إنه لمجنون كاتي بيبا وركان تويان أبيني أمنا حسوديان بيتبرد ئەگەر خوای پەروەردگار تۆی حیفز نەکردایە ئەکەوتیتە چاو پیسەکانی ئەوانەوە ئەمەنە حەسوودیان پێتە برد و کاتێ ئەو قورئانە گوێیان لێیە بوو ئەیانوت ئەمە شێتە ئەمە مەجنونە بۆیە خوای پەروەردگار ڕەدیان ئەداتەوە هەر لە قورئانە ئەفەرمێت وما صاحبكم بمجنون هاوڕێکەتان شێت نییە واتە پێغەمبەرەکەتان شێت نییە نون والقلم وما يسطرون ما أنت بنعمة ربك بمجنون تۆشێت نیت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکی تری ئیتیهامی ئەوەیان بۆ ئەکرد کە ئەمە درۆزنە کە ئەمە ساحرە کە ئەمە کاهنە کە ئەمە شعر بێژە لە خۆی قساکە ئەبەم شێوانە بۆی خەڵکی لێ دوور بکەوێتەوە وعەجیبوا خدا ئەفەرمێت ئەن جاءهم منذر منهم تعجبیان هات کە کەسێک ببێ بە پێغەمبەر لە خۆیان بێت وقال الكافرون هذا ساحر كذاب أيانود أما ساحر وأما كذابة بوشي وآوان ببيغمبر صلى الله عليه وسلم وأيانود خواهي پروردگار فرميت وقالوا ما لهذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق أما شيء أن بيغمبر أخوان أردويتي بيغمبر واشو نبيت يأكل الطعام ووكو إما خواردن أخوان ولا بازارەکانە خەریکی تیجارەتکردنە و خەریکی کەسابەتە لولا أنزل إليه ملك فيكون معه نذيرا دەی باشە ئەگەر ئەمە پێغەمبەرە بۆ خوا مەلائیکەیەکی بۆ نەناردووە کە شایەتی بۆ بدا بڵێ ئەوانەی کە ئەیڵێ حەقە ڕاستەکە بۆچی ئەو یولقا إليه كنز یا خوا بۆچی کەنزێکی بۆ نەناردووە هەر ئاڵتون و پارەی لێ دەربکا و بیکا بەخێر أو تكون له جنة يأكل منها با دائما جنتي لقلها بي بيستاني لقلها بي بوخوي لو بخوا با تجارت نكا وكسابت نكا وقال الظالمون إن تتبعون إلا رجلا مسحورا أو بيبا ورانا أيانوت تخوا إيوه كسنما ودواي أو شيت أكون أم قصانا أم بيبا ورانا بويا ويانا كركا خلشي هواش بقريتوا بلام خواهي پروردگار ردیان داتوا فرميت فلا أقسم بما تبصرون يعني سيون أخم بوي كوائي وأي بينن وما لا تبصرون أوشي كوائي وناي بينن إنه لقول رسول كريم وما هو بقول شاعر قليلا ما تؤمنون ولا بقول كاهن قليلا ما تذكرون تنزيل من رب العالمين بلي أو پیغمبر صلى الله عليه وسلم نشاعر ونس فالشيا ونا نشيتا نا اويا بلام خواي پروردگار ابوشي وي رديان اداتوا اوان هیچ استفادهشان نکرد یکی لوانا كضماد بو كهات بيستي وتيان او محمد الشيتا امش تي اكرد امش الرقيه اكرد دعاء اخونا وبان كسيك اگر شيت بوايا وكشون كسيك استاك شيت ابي يا جن أشيتك جاني وتيك أشي قرآن خونيت بانيا بشي ويك حركاتك وهتا خواي پروردگار شفاية داد أم بياوش دعاء خنا وبانيا دوتي ما دام شيتا من أشم هنا دعاء بوكم بشكم خواي قور الشفاية دا أم بياوش تانا بيبا ورا مشركة أريت
کە گەیشتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا محەممەد ئەی پێغەمبەری خوا من دوعا ئەخوێنمە بان کەسێکە ئەگەر شێت بێ بەشکم خوای پەروەردگار شیفای بدا منش هەنە دوعات بووە کەم بەشکم خوا شفاتی دا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی گوێم لێ ئەگری وتی بەڵێ فەرمووی إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله خطبة حاجي بو خوێندنەوە کە گوێی گر زۆر تەعەجوبێ وتی بۆم دووبارە بکەرەوە بۆی دووبارە کردەوە وتی بۆم سێبارە بکەرەوە بۆی سێبارە کردەوە کە بۆی سێبارە کردەوە جێبەجێ وتي لقد سمعت قول الكهنة وقول السحرة وقول الشعراء فما سمعت مثل كلماتك هؤلاء بحياتي جوم نشتوا نبوا زور جملة إنسان فالشي وساحر وشعراء قردوا بلام تو هيتشان نيت براسي تو هيتشان نيت أو إيمان بيت هاورد دستم بدري أي بيغمبري خوا كمبايعات بكم جيب جيلي وشايطماني هاوردو ئیمانی هاورد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی مبایعەم لەسەر شەرتێ بکە کە گەڕایتەوە ناو قەومەکەت ئاگادار بکەیتەوە کە ئیمان بێنن ئەوە بوو گەڕاوە ناو قەومەکەی و ئیمانی هاورد و قەومەکەش هەموویان ئیمانیان هاورد بەو شێوەیە نەیانەتوانی گوێ بگرن لەو قورئانە کە گوێیان ئەگرت تێکەچوون یعنی هێواش هێواش ئەیانوت ئەوەی ئێمە لەسەریتاین ئەوە باتڵە ئەم قورئانە تەواوە بەڵام عناداً وتەکەبراً لوتیان ئەمەنە بەرز بوو هەرەیان وت باو باپیرانمان چەند ساڵەوە هاوردوویەتی ئیسا چۆن جێبەجێ ئیمان بەم پێغەمبەرە بکەین کە لە ناو خۆمانە خوا ناردووی کردی بە پێغەمبەر بۆیە برا بەڕێزەکانم کە خوای پەروەردگارە فەرمیێ وأنذر عشيرتك الأقربين ئەوەی تایە کە ئینسانی مسلمان هەوڵ بدا لەسەر ڕێبازی سەلەفی صالح بێت لەسەر ڕێبازی سەحابە بێت لەسەر ڕێبازی تابعین بێت ڕەحمەتی خوایان لێ بێت بۆیە هەموو کەس ئەتوانێ نەسیحەتی خەڵکی بکات کە خەڵکی بگەڕێتەوە بۆ سەر عەقیدەیەکی صەحیح بیر و باوەڕێکی پاک لەسەر قورئان بێت لەسەر سونەت بێت لەسەر بۆچوونی سەلەفی صالح بێت ئابەو شێوەیە ئومەت هەمووی یەکەگرێت خوای پەروەردگار سەرمانەخا وەکو چۆن ئەو پێغەمبەرەی سەرخست صلی الله عليه وسلم وەکو چۆن سەحابەی سەرخست إن تنصروا الله ينصركم ئەگەر ئێمە دینی خوا سەر بخەین بیر و باوەڕمان باش بێت ئەو قورئانە ئیمانمان بێت لە پێشەوامان بێت و هەچ مناقەشەیەک و خلافێک بوو بگەڕێنەوە بۆ قورئان و سونەت بۆ فەهمی سەحابە ئەو کاتە خوای پەروەردگار ڕەحممان پێکا و سەرمانەخات بەڵام ئەگەر کەسانێکت بینی کەوا چپی چپی ئەکەن لە بن دیوارەکانە لە شوێنەکانە چەند کەسانێک و چپی چپی و ئەڵێ کاکە ئەمە هین بینی خۆمانە نەکەی دوای بە خەڵکی تری بڵێ ئەوە بزانە ئەو بانگەوازە بانگەوازیەکی حزبیە بانگەوازیەکی بیدعیە چونکە دینی ئیسلام خدا فەرمووی فاصدع بما تؤمر وأنذر عشيرتك الأقربين دینی ئیسلام شتی کپ و شاڕاوەی تیان نییە ئاشکرایە دینی ئیسلام هیچ ئەم ناو ئەولای تیان نییە بۆیە ئەبێ ئێمەش ئاوها بین نەکو جەماعەت و کەس سەریان لێ دەرنەکاو چییە و چی نییە ئەوە بەو شێوەیە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق لا يضرهم من خذلهم حتى يأتي أمر الله وهم كذلك ئاوهان بەبەردەوام هەتا وەکو خوای پەروەردگار ئەمری خوای پەروەردگارتی ئەوان هەر لەسەر حەقن و ئەو بانگەوازی هەر بە حەقەکەن و هیچ شتێکی شاراوەیان نییە خاڵی دووەم کەس گوناهەی کەس هەڵناگرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەی فاتیمەی کچم خۆت ڕزگار بکە لە ئاگری جەهەنەم شەریک بۆ خوا قەرار بدەن منیش ئیسفادەم بۆتان نییە لە قیامەت کەس گوناهەی کەس هەڵناگرێ کابرا با نوێژش بکە بیر و باوەڕی وا بێت کە نەوێرێ سوێن بە قەبرێک بخوا ئەترسێ دەمی گێڕ بکە ئەو قەبرە ئەترسێ زەرەر بدالێ ئەم بیر و باوەڕە خەتەرە لەم کوفرە کە هاوار بکە شەفاعەت یا ڕەسوول الله ئەبەم شێوە نابێ بانگەوازی بکرێ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کەسە بەریە شەفاعەت بۆ ئەو کەسە ناکە
ئەفەرمێ شەفاعەتی من هەڵم گردووە بۆ ئومەتەکەم بۆ ئەو کەسانەی کەوا لا یوشریکون بالله شەیئا شەریک بۆ خوا قەرار نادەن شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئینسانی مشریک نییە خاڵێکی تر لەوانە ئەوەیە کە هەر کەسێ چاڵێ بۆ کەسێ هەڵبکەنێت بۆ برایەکی هەڵبکەنێت خۆی تێیەچێت وەکو قسەی کوردەواری ئەڵێت ئەوان ئەو بێباوەڕانە هەڵسان بەوەی کەوە پێی بڵێن ساحرە کە پێی بڵێن شێتە ئەمە شاعرە ئەمە فاڵچیە ئەمەیە بۆ ئەوەی خۆیان سەر بکەون بەڵام خوای پەروەردگار ئەفەرمێت ويمكرون ويمكر الله والله خير الماكرين خوای پەروەردگار ئەفەرمێت يكيدون كيدا وأكيد كيدا فمهل الكافرين أمهلهم رويدا خوای پەروەردگار ئەفەرمێت يريدون ليطفئوا نور الله بأفواههم گەرەکیانە نوری خوای پەروەردگار بەفووی دەمیان بکوژێننەوە والله متم نوره ولو كره الكافرون هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون هرچنێ مشریکەکان و هەرچەندێ کافرەکان پێیان ناخۆش بێت هەر دینی خوا سەرەکەوێت و مستەقبل هەر بۆ دینی خوایە و هەر کەسێ فێڵ و تەڵەکەی لەم دینە بێت کەس ناتوانێت فێڵ لە خوای پەروەردگار بکە خوای پەروەردگار پشتی ئەشکێنێ و زەلیلی ئەکات وەکو چۆن مشریکەکانی قوڕەیشی پشتکان و زەلیلیانی کرد چ لە دنیا و لە قیامەتشا فی ناری جەهەنەمە خالیدینە فیها ئەبەدا هەتایی بەسەرشۆڕی لە جەهەنەمە ئەبن داوا ئەکەین لە خوای گەورە و میهرەبان کە بمان گەڕێنێتەوە بۆ سەر دینەکەی گەڕانەوەیەکی زۆر جوان کە حەقمان وەکو پێمانی نیشانداوە هەوڵ بدەین شوێنی بکەوین خوای پەروەردگار وامان لێ بکە ئەوەی خراپە و حرامە و باتڵە لێی دوورەوە بکەوین و خوای گەورە و میهرەبان لەسەر سونەت بمانژێنێ و لەسەر سونەت بمانبرێنێ ولسر سنة زندومان بكاتوا أقول ما سمعتم واستغفر الله العظيم لي ولكم استغفروه إنه هو